باوترین ئەو کێشانە چین کە تووشی دانی منداڵان دەبنەوە. یەکێک لە هەرە کێشە باوەکان بریتیە لە کلۆربوونی ددان یان خۆ تێکچوونی ددان کە ئەمەش بەهۆی ئەوەی کە منداڵ ناتوانێتن گرنگی بەدانی بدادیاوە خۆدانی بە ڕێکوپێکی بشواتن و هەروەها بەهۆی بەکارهێنانی خواردنی شیرین و خواردنەوە گازیەکان لەلایەن منداڵانەوە دەبێتەوە ئەوەی کەوا دانەکانی کلۆر ببێتن. وەکێکی تر لە کێشەکان بریتیە لە بەرکەوتن یا خۆت زەبر کاتێککە بەدانەکە دەکەوێتن لەبەرەوەی منداڵان یاریکردنیان زۆرە و چوونە دەریان زۆرە دەکەوێت منداڵەکە دەبێتەوە ئەوەی کەوا درز لە دانی پیا دەبێت یا خۆت دانەکەی دەشکێت لە هەندێک حاڵەت دەبێتەوەی ئەوەی کە دانەکە لە شەوێڵاوی دەکەوێتە خوارەوە یا خۆت دەچێتە ژوورەوە بەمەش پێویست دەکاتکەوە بە زووترین کات سەردانی پزیشکی دام بکات بۆ ئەوەی چارەسەرێکی لە ناکاوی بۆ بدۆزێتەوە. و هەروەها یەکێکی تر لە هەرە کێشە باوەکان بریتیە لە بەکارهێنانی مەمەی وشک یا خۆت لە دەمکردنی پەنجەی گەورە لەلایەن منداڵانەوە کە ئەمەش دەبێتە هۆی دووبارە ناڕێکی لە شەوێڵاگ یا خۆت لە ددانەکان دەبێتەوەیکەوە بۆشاییەک لە بینی شەوێڵاگی سەر و خوار و ددانەکانی لە پێشەوە دەردەچێتن بەمەش پێویستی بە چارەسەر دەبێتن لە داهاتوودا. لەبەرەوە پێویستە ئەو خوا لە لای منداڵەکە نەمێنێتن بۆ نمونە کاتێک کە مەمەی وشک بەکاردێنێتن تاوەکو تەمەنی 2 ساڵی زیاتر بەکاری نەهێنێتن یا خۆت پەنجەی کە لە دەوی دەکاتن پێویستە لەسەر دایکەکان یعنی ئەو خوا لە لای منداڵەکە کەم بکاتەوە نەگاتە تەمەنی 4 ساڵی لەبەر چونکە کێشەی زیاتری بۆ پیا دەکاتن. یەکێکی تر لە کێشە باوەکان بریتیە لە هەبوونی بۆنی ناخۆشی دەمی مناڵ کە ئەمە شتێکی باوە و دەبینی زۆربەی مناڵەکان بۆنی ناخۆش لە دەمیان دێت بەهۆی چەند کێشەیەکەوە ئەویش هەبوونی دانی کلۆر لە ناودەوی مناڵەکە یا خۆت شوشتنی مناڵەکە مەزبوط نیە و دانی ناشواتن یا خۆت هەوکردنی پووکی مناڵەکە یا خۆت وشکی دەم کە ئەمانە هەمووی دەبێت ئەوەی هۆکارن بۆ ئەوی بۆنی ناخۆش لە دەمی مناڵەکە بێتن. یەکێکی تر لە کێشە باوەکان لەناو منداڵان بریتیە لە هەستیاری ددانەکان کە ئەمەش بە بەردەوامی منداڵەکە هەست دەکاتن ئازارێک لە ناو دەمیدا هەیە بە تایبەتی کاتێک کە شتێکی سارد یا خۆت گەرم دەخوات یا خۆت دەخواتەوە ئەمەش بەهۆی چەند هۆکارێکەوە لەوانە دەرکەوتنی دانی هەمیشەیی کە تازە دانەکەی دەرکەوتو هەست بە هەستیاری دەکات یا خۆت لێ خشاندنی دانەکان یا خۆت هەبوونی دانێکی کلۆر لە ناو دەمیدا یا خۆت دانێکی پڕ کردوتەوە و پڕکردنەوەکەی لە شوێنە خۆی نەماوە ئەمانە چەند هۆکارێکن بۆ ئەوی منداڵەکە هەست بکات کە دانەکەی هەستیار بووە. هەموو ئەمانە بریتی بوون لەو کێشانەی کە لە منداڵاندا ڕوودەداتن بە هیوای تەندروستیەکی باش و سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی